ئاماجی کۆبوونەوەکەمان بریتی بوو لە باش و باشترکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان، چونکە ئمە پێمان ئەم واقعی کە ئێستا هەرێمی کوردستان و عێراقی پێدا تێدەپەڕێ و شەڕێکی گەورە ناوچەکە هەیە، بارودۆخی ئێمەش بەڕاستی لە ڕووی سیاسیەکەی و لە ڕووی پەیوەندی سیاسی حیزبەکان لە ئاستێکی باشدان نییە. بۆ ئێمە پێمان باش بە بەڕاستی ئەگەر ساردی و کەم و کوڕیش کەوتوتە نێوانمان لە پەیوەندیەکان باڕوون بیڵێم، ئێمە پێمان باش بە بەڕاستی و پەیوەندیانە باش بکەینەوە. سەبارەت بۆی کە باستان کرد کاراکردنەوەی پەرلەمان، حەقەتەن کاراکردنەوەی پەرلەمان لەم هەلوو مەرجەکە ئێمە لە پەرلەمان نین، بەڕاستی پەیوەندی بە ئێمەوە نییە، بەڵام ئێمە کاتی خۆی بڕیارەکەمانەوە بە کە بەشداری پەرلەمان ناکەین، بەڵام لەگەڵ ئەوە بووین کە هەڵبژاردنی پەرلەمان بکرێتەوە و ئەمە کە ئەو بابەتە هاتە پێشێ و برادرانی پارتیش باسییان کردمان کاکە ئێمە لەگەڵ هەڵبژاردن بکرێتەوە، بەڵام بابین هەممان ڕێکەوین کە چۆن هەڵبژاردن بکەین، هەڵبژاردنێکی بکەین، بەچی پژگیریمان کردو، بەچی میکانیزمێک بیکەین. ئێمە تاحەفوزمان لەسەر ئەو قەزیە هەیە، دەنا ئێمە پێمان باش بووە، بەڵام ئێمە خەونی خراپ بە کەسەوە نابین، پێمان خۆشە ئەوە پەرلەمانەیە و با کارا بکرێتوانێک لە پەرلەمان زەمان تێپەڕیوە پەرلەمان نێتوانێت دانیشێ سەرۆکایەتی خۆی هەڵبژێرێ، پێمان باشە با دانیشن با سەرۆکایەتی هەڵبژێرن، بە ینی حکوومەتێکی نوێ پێک بێن. ئێمە حەقەتەن ئەگەر لەوێژ نەبین، بەڵام پێمان خۆشە کورد خاوەنی پەرلەمان بێ، خاوەنی حکوومەتێکی کارا بێ، پەرلەمانێکی کارا و بەڕاستی ینی محاسبەی حکوومەت بکات، لێ پێستەوە بزە پەسەند بکات، بڕیار دەرکات، یاسا دەرکات، ئەمە لەگەڵ بەڕاستی، بەڵام ئێمە خۆمان تا ئەم لەحزەیە ئەوە ڕئیمان بووە بە کورتی و بە کوردی. ئێمە و ئەم برادرانەی خۆمان کۆمەڵەی دادگەری ماوەیەکێ کۆبوونەوەمان نەکردبوو، هەرچەندە بیر یەکتریشمان دەکرد بە حکمی ڕابردوویەکی مشتەرەک و ئایندەیەکی مشتەرەک کۆبوونەوەینەوە، باسی ڕابردووەکانمان کرد، باسی کەم و کۆڕیەکانی هەموو لایەکمان کرد، باسی پێداوەستیەکانی ئەم قۆناغە و ئایندەی ئەم هەرێمەشمان کرد و ئەرکی ئەم هەردوو حزبە کە ماندی بوونە و شەهیدێکی زۆر مانداوە، احترامان هەیە خەڵکی تری شەهیدی داوە ماندی بووە، بەڵام ئێمە ئەم هەردوو لە پێکەوە زۆر کارمان کردووە، خەباتی شەکداریمان پێکەوە کردووە، خەباتی سیاسیمان پێکەوە کردووە. ئەمڕۆژ ئەو مەسئولیەتە دەمانەوێت پێکەوە بیگەینە بە یەکتر. عەرەب گوتنی نەختەلف وەلاکن نەجتەمیع، جیاوازیمان دەبێ بەڵام یەکتریش دەبینینەوە، دانی ئەبەر ئەو ئەمڕۆ زۆر نقاطمان لەسەر حرفەکانمان دانا، هەردوو لامان لە یەکترمان قبوڵان کرد کامان مقاسرە بەرامبەر بە ئەوی تر و هاتینەوە وازمان لەوەیە نەهاتینە سەر چی پێویستە ئەمڕۆ وسوبەینی بکەن بۆ پاراستنی ئەم هەرێمە و پێداویستیەکانی پاراستنی ئەم هەرێمە، پاشان گەشە پێکردنی. هەردوو لاشمان قبولمان کرد کە ئەگەر خەڵکێک خۆیان بە قووەت بزانێ، نەتیجەی قووەتی ئەوان نییە، نەتیجەی پەرتە و بەلابوونی کووردە، لەبەرەوە قووەتی خۆیان بە زوحفی ئێمە دابینن. ئێمە مەسئولیەتی ئێمەی نەتەوایەتی نیشتیمان پەروەری ئەوەیە ئەم نقطە زوحفە نەیدێنە دەستی ناحەزانی خۆمان.